کورد و ئەمریکا و تورکیا لە سەرپێکێنانی ناوچەی ئارەم لە باکووری سووریا کە دەکاتە ڕۆژاوای کوردستان کۆکن بەڵام مەرجی جیاوازیان هەیە. ئەمریکا بە پلانێکی نوێوە لەگەڵ تورکیا لە گفتوگۆدایە و هۆشداری بە ئەنقەرەداوە کە ڕێگە بە ئۆپەراسیۆنی سەربازی لە ناوچەکە نادات. ڕۆژنامەی واشنتۆن پۆز ئاشکرای کردووە ئەمریکا دەیەوێت ئەو ناوچەی ئارامەی دروست دەکرێت بە درێژی 140 کیلۆمەتر و قوڵایی 15 کیلۆمەتر بۆ ناوخاکی باکووری سووریا بێت. بەوەش ناوچەی ئارام بەپێی پلانی ئەمریکا یەک لە سەرسەی سنووری نێوان سووریا و تورکیا دەگرێتەوە. هەروەها مەرجدارکراوە بەوەی بە هاوبەشی لەلایەن هێزەکانی ئەمریکا و تورکیاوە بەڕێوە ببرێت لە بەرامبەردا تورکیا جەخت دەکاتەوە کە دەیەوێت قوڵایی ناوچەی ئارام 32 کیلۆمەتر بێت و کۆنتڕۆڵی ناوچەکە بەدەست تورکیاوە بێت. هەروەها یەپەگە لەو ناوچەیە بکرێتە دەرەوە ئەمە جگە لەوەی تورکیا بەنیازە ئاوارە سووریەکانی وڵاتەکەی لەو ناوچەیەدا نیشتەجێ بکات کە ئەوەش لەلایەن کوردەوە بە هەوڵی داگیرکاری و گۆڕینی دیموگرافیەی ناوچەکە لێک درراوەتەوە. هەرچی دەسەڵاتدارەتی ڕۆژاوای کوردستانیشە پێی وایە دروستکردنی ناوچەی ئارام بۆ کورد نەک کێشە نیە بەڵکو بۆ پاراستنی لە هێرشی تورکیا پێویستیشە. بەڵام ئاڵدار خەلیل ئەندامی دەستەی بەڕێوەبەری تەفگەری کۆمەڵگەی دیموکرات تەفدەم ئاماژە بەوە دەکات مەرجەکانی تورکیان ڕەت کردووەتەوە. بەرپرسانی ڕۆژاوای کوردستان دەیانەوێت قوڵایی ناوچەی ئارام تەنیا 5 کیلۆمەتر بێت و نابێت شاری تێدا بێت. ئەو شارانەی کە دەکەونە سەر سنوور دەبێت لە دەرەوەی ناوچەی ئارام بن. هێزەکانی پاراستنی سنووریش دەبێت خەڵکی ناوچەکە بن. ئەم ڕاژیاییە لە سەرپێکێنانی ناوچەی ئارام وای کردووە تا ئێستا ئەمریکا و تورکیا نەگەنە ڕێکەوتن. ئێستا شاندێکی سەربازی ئەمریکا لە تورکیایە و ماوەی 2 ڕۆژە بۆ دانووسان لەسەر وردەکارەکانی دروستکردنی ناوچەی ئارام لەگەڵ بەرپرسانی سەربازی ئەو وڵاتە لە کۆبوونەوەی بەردەوامدان. شاندەکەی ئەمریکا لە ڕووی تەکنیکیەوە گفتوگۆ لەسەر دروستکردنی ناوچەی ئارام دەکات بە تایبەت درێژی و قوڵی ناوچەی ئارام و چۆنەتی بەڕێوەبردننی. 3 سیناریۆ سەبارەت بە ڕۆژاوای کوردستان لە ئارادان ئەوانیش گەشتنە ڕێکەوتنی ئەمریکا و تورکیا بە ڕەزامەندی پێدا بۆ دروستکردنی ناوچەی ئارام. هەروەها هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان و دروستبوونی شەڕ کە ئەگەری هاتنی سووریا و ڕووسیا شەیە بۆ ناوچەکە. سیناروی سێیەم دەستپێکردنی دانووسانە لە نێوان تورکیا و پەیدەدا. چاودێران پێیان وایە کە ستراتیژی تورکیا و ئەمریکا نەک یەک ناگرێتەوە بەڵکو دژ بە یەکە. لە دۆخێکیشدا کە تورکیا بەردەوام بێت ئەوە ئەمریکا دەبێت یان بەرگری بکات یان ناوچەکە چۆڵ بکات کە چۆڵکردن دەبێتە شکستێک بۆ ئەمریکا کە کاریگەری دەبێت لەسەر پێگەی لە هەموو ناوچەکەدا. تا ئێستا ئەمریکا جاخت لە ڕێگری هێرشی تاکلایەنەی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەکاتەوە و سوورە لەسەر ئەوەی بە پێکێنانی ناوچەی ئارام نیگەرانیەکانی تورکیا لەبارەی مەترسی سەر سنوورەکانی بڕەوێنێتەوە.